و ئافرەتیان بەکاردەهێنا بۆ فێرکردنی منداڵ و گەنج و لاوی پارەدار. هەڵوەشاندنەوەی تۆڕێکی بڵاوکردنەوە و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە جۆری ماریجوانە کە پێک هاتوون لە 5 کەس لەگەڵ دەست بەسەرداگرتنی نزیکەی 6 کیلۆگرام ماریجوانە. لە بەردەوامی هەوڵەکانمان بۆ ڕوبەڕووبوونەوە و نێشتنی مادە هۆشبەرەکان، بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان دوای وەرگرتنی بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایش لە ناو شاری هەولێر توانیان تۆڕێکی بڵاوکردنەوە و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە جۆری ماریجوانە دەستگیر بکەن. لەم چالاکیەدا توانرا نزیکەی 6 کیلۆگرام ماریجوانە دەستی بەسەردا بگیرێت. شایانی باسە دەستگیرکردنی ئەم تۆڕە تەواوکەری ئەو تۆڕەیە کە پێشتر لە ڕاگەیەنراوی پێشووی بەڕێوەبەرایەتیمان بڵاومان کردوتەوە کە تیایدا 2 تۆمەتبار و نزیکەی 1 کیلۆگرام لە هەمان مادە دەستی بەسەردا گیرا بوو. ئەم تۆڕە مەترسیداریەکەیان لەوەدا بوو کە پێکهاتەکەیان لە کەسانی عەرەب و کورد پێک هاتبوون و ئافرەتیان بەکاردەهێنا بۆ فێرکردنی منداڵ و گەنج و لاوی پارەدار و پاشان فرۆشتنی ئەم مادە هۆشبەرە پێیان بەو نرخەی کە خۆیان دەیانویست. دۆسیەی تاوان بۆ تەواوی دەستگیرکراوان کراوەتەوە بە پێی یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و کاتێکەرە عەقڵیەکان مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان هەفتەی 4 2025